یەکێکی تر لە ئادابەکانی مزگەوت خۆشەویستەکانم مزگەوت ئەبێ پاک ڕابگیرێ، ئەبێ خزمەت بکرێ، ئەبێ خەڵکی بۆ بانگ بکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ مزگەوتێک بۆ خوا دروست بکە چەندێ بچووکیش بێ، حتا ئەوەنەی لانە کوڕکوڕێکیش بێ، ئەگەر مزگەوتێ دروستکە بۆ ئەوە دروستی نەکا خەڵک بڵێ وەڵا مزگەوتی حاجی فلان، مزگەوتی مەلا فلان، مزگەوتی شێخ فلان، بۆ ئەوانە نەیکا. وأن المساجد لله، بۆ خوا بیکە. مزگەوتێک بۆ خوا هیچ مەبەستێکی نییە، تەنها مەبەستی خواپەرستیە تیایە بکرێ. خوای تەعالا ماڵێکی بۆ دروستەکە لە بەهاشت. زۆر خۆشە تو کاتێک کارێکەکەی بۆ خوا بیکەی، هیچ مەبەستێکت نەبێ، تەنها مەبەستت ڕەزابوونی خوا بێ. زۆر گرنگە خۆشەویستەکانم، کاتێکە چی بۆ مزگەوت هەوڵ بدە خۆت پاککەرەوە، تا ئەتوانی خۆت پاککەرەوە، بۆنی خۆش بدە لە خۆت، جلوبەرگێکی پاک لەبەر تا بێ. خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ سوورەتی عەراف ئایەتی 31 یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عند كل مسجد، یعنی خۆتان ڕێک و پێک بکەن کاتن ئەچن بۆ مزگەوت. ئەوانەی کاسبن کە جلوبەرگەکانیان پیسە بێ و لە نوێژەکانە حەزەکەن بەشداری بکەن لە جەماعەتەکانە، بەڕەئی من جلوبەرگێکی تایبەت دانن بۆ نوێژەکان، بۆ ئەوەی مزگەوت پیس نەکەن. جلوبەرگێکیان لە سەر ئیشەکە بێ کابرا فیتەرە یان شتێکە، جلوبەرگێکی تایبەتیە بێ کاتی نوێژەکان چۆن دەستنوێژ تازاکات و ئەو جلوبەرگە بکاتە بەر و دوای بێتەوە. زۆری پێ ناچێت، 2 دقەیەکی پێچێ، بەس مزگەوتەکە بە پاکی ئەمێنێتەوە. زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئیمامی موسلم بۆمانێ گێڕێتەوە ئەفەرمێ هەر کەسێ لە ماڵا دەستنوێژ بگریان تەماشاکەن هەموو حەدیسەکان باس ماڵەکە، دەستنوێژگرتنی ماڵ. ئەوانەی وا دەستنوێژ لە ماڵ ناگرن با بزانن دەستنوێژگرتنی ماڵ ئەم ئەجر و پاداشتەی هەیە. هەر کەسێ لە ماڵا دەستنوێژ بگرێ پاشان بکەوێتە ڕێ بۆ ماڵێک لە ماڵەکانی خوا، مەبەستی جێبەجێکردنی فەرزێکی خوا بێ، گشت هەنگاوێک کە ئەینا گوناحێکی لەسەر لا ئەبا و چاکەیەکی بۆ ئەنووسێ. گشت هەنگاوێک کە ئەینا گوناحێکی لەسەر لا ئەبا و چاکەیەکی بۆ ئەنووسێ، وەکو ئیمامی موسلم ئەیگێڕێتەوە.